بینەرانی ڤاسڵاوتان لێ بێ کاتتان باش لە شاری تکریتم دروست لە نێو کۆشکەکانی کۆماری کە بە کۆشکەکانی سەدام حوسێن ناسراوە کە لە سەردەمی بەعەس لێرە بەکاری هێناوە. ئەم شوێنەی کە کەوتوتە پشت منەوە 12 ساڵ لەمەوبەر لە ساڵی 2014 لەلایەن تیرۆریستانی داعش لێرە زیاتر لە 1500 قوتابی و خوێندکاری سەربازگەی سپایکەر لێرە لەلایەن تیرۆریستانی داعشەوە تیرۆر کران بە دڕندەترین شێوە. ئەمڕۆ لێرە 12مین ساڵیادی ئەو تاوانە لێرە بەڕێوە ئەچێ لەلایەن کەسوکاری ئەو کەسانی کە ڕۆڵەکانیان لێرە بووەتە قوربانی. لەگەڵ بەشێک لە کەسوکاری قوربانیەکان قسەم کردووە لێرە ئەڵێن دوای 12 ساڵ هێشتان خوێن لە برینەکانمان دەچڕێ بەو پێی کە هەم لە ئاستی قەرەبووکردنەوە بە شێوەیەکی ڕێکوپێک لەلایەن حکوومەتی عێراقەوە قەرەبوو نەکراونەتەوە و هەم لەلایەن بە سزاگەیاندنی ئەو کەسانی کە دەستیان لەم تاوانە گەورە و کوشندەیە هەبووە هێشتانم بە ئازادی ئەسوڕێنەوە یان لە زیندانەکان بۆ خۆیان ماونەتەوە. ئەوەی کە هەیە ئەمڕۆ لەلایەن هێزەکانی حەشدی شعبی و سوپای عێراق و پۆلیسی پارێزگای سەلاحەدینەوە ڕێکاری توندگیراوەتە بەر لێرە بۆ ئەوەی کە ئەمڕۆ وەکو پێشتریش کە ڕاگەیەنرا بوو هەماهەنگیەکی تۆکمەکراوە پلانێکی تۆکمەدانراوە بۆ بەڕێوەچوونی 12مین ساڵیادی ئەو تاوانەی کە بە تاوانی سپایکەر ناسراوە کە تاوەکو ئێستا بە پێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 1700 قوربانی تۆمار کراون کە بەشێکیان تاوەکو ئێستا تەرمەکانیشیان نەدۆزراوەتەوە وەکو کەسوکاریان دەڵێن داوا ئەکەن ئەگەر تەرمەکانیان بدۆزرێتەوە ئەوان دەچنە سەر گۆڕستانەکان و ساڵانە نایەن لێرە گریان و خەمەکانیان دەرببڕن و هیچ سوودێکشی نییە تاوەکو ئێستا بۆ ئەوان.